بەناوی خوای گەورە و میهرەبان. خوایە ئەم وڵاتە شیرین و دڵگیرەی خۆمان ئاوەدان کەیت و بۆ ئەم مناڵە چاوگەشانەی خۆمان ئایندەیەکی گەش و کوردستانێکی سەوز و ژینگەیەکی تەندروستیان بۆ دابین بکەی. زۆر سەربەرزم ئەمڕۆ لەگەڵ ئێوە لە مەخموری لانیکی شۆڕش و بەرخۆردان، لانیکی پێشمەرگەی قارەمان و مەڵبەندی شەهیدانە دەست بە هەڵمەتی نیشتیمانی نەمامچاندن کەین بۆ ساڵی دووهەم. هەڵبژاردننی مەخمور پەیامێکە، پەیامی بایەخدانی کوردستانە بەم بەشە ئازیزەی کوردستان، پەیامی بایەخپێدانە بە ئاوەدانی و سەوزکردنی کوردستانەکەی خۆمان و کارکردن بۆ دابینکردنی ژینگەیەکی تەندروست نەک هەر بۆ ئەمڕۆمان بەڵکو بۆ ئایندەمان و بۆ نەوەکانی داهاتوومان. کوردستانەکەی خۆمان بەڵێ لە ڕووی ئابووریەوە گەشەی کردووە، دەستکەوتی گەورەمان بەدیهێناوە، ئاوەدانی و تەلاری نوێ و مەعمەلی و کارخانەی نوێ و جۆری چالاکی ئابووری بەخۆوە دەبینێ، پێشکەوتنی گەورەی بەخۆوە بینیوە، بەڵام لە هەمان کاتیشدا دەبێ ئەو ڕاستیە بسەلمێنین. ئەمڕۆ پاراستنی ژینگە ئەرکێکی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستان و کوردەواریە. بەبێ پاراستنی ژینگە ئەو گەشە سەندنە ئابووریە هەرگیزا و هەرگیز بەردەوام نابێ. پاراستنی ئەم ژینگەیەوە بایەخدان بەڕووبەری سەوزایی لە کوردستانە کارێکی پێویستە، چکە لە هیچ وڵاتێکدا، لە هیچ کۆمەڵگایەکدا گەشە سەندنی ئابووری نابێتە مایەی خۆشگوزەرانی خەڵک، نابێتە مایەی خێری خەڵک ئەگەر بێت و ژینگەیەکی تەندروست لە ئارادا نەبێ. ئەمڕۆ کوردستانەکەی خۆمان پێویستی بە بایەخی زۆر زیاترە بە بواری ژینگە و پاراستنی ژینگە. بەڵێ حکوومەت ئەرکەکەی ڕوبەڕوو دەبێتەوە و دەبێ هەم لە ڕووی یاسادانان و جێبەجێکردنی ئەو یاسایانە ئەرکی پێویستی خۆی ببینێ، بەڵام لە هەمان کاتیشدا ئەرکی هەر تاکێکی ئەم کۆمەڵگایە بۆ پاراستنی ئەم ژینگەیە دەبێ ڕوون و ئاشکرا بێ. لە هەر یەکێکتان دەپرسم ڕوو دەکەنە سەیرانگاکانی کوردستان ئەو پۆخڵەواتەی کە فرێ دەدرێتە سەر پێدەشتی شاخەکان مای ئازارە بۆ هەمومان. و ئەم ساڵ سەیرانگاکانمان جوانە، ساڵێکی تر تێک دەچن و ناتوانین ئەو حاڵەتەی هەیە، ئەو جوانیی کە هەیە بیپارێزین. بۆیە بایەخدان بە ژینگە، بایەخدان بە کەلتوری ژینگە و بە ئاشنابوون بە پێویستیەکانی پاراستنی ژینگە پێم وایە ئەرکێکی زۆر گەورەمانە، ئەرکێکی حکوومەتە، ئەرکێکی باوکو دایکەکانە، ئەرکێکی مامۆستاکانە، ئەرکێکی مامۆستایانی ئاینیە، ئەرکێکی میدیاکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنیە. بەڵێ ئێمە ئەمڕۆ لێرە لە مەخمورەوە هەڵمەتی نەمامچاندن دەست پێ دەکەین، دەستگاکانی حکوومەت کاری بۆ دەکەن و من سەربەرزم بەوەی ساڵی پار سەرکەوتوو بووین تیایدا، ڕامانگەیان بۆ 2 ملیۆن نەمام بچێنرێ، زیاد لە 2 ملیۆن و 300 هەزار نەمام چێنراوە و پێی ئەو ئامارانەی لە بەردەستی ئێمن لە 180 سەوز بوون و لە خەم ڕەخسیون کوردوەتەنی. بۆ ئەم ساڵیش کە دەیکەین بە 5 ملیۆن من هیوادارم بتوانین ئەو ئامانجەی خۆمان بپێچین و بگرە زیاتریش و ئەو نەمامانە بپارێزین و ڕێژەی سەرکەوتن لەو هەڵمەتەدا ڕێژەیەکی باشتریش بێ لە پار. من لێرەشەوە هەم بە جەنابی وەزیری کشت و کاڵ و دەستەی ژینگەش ڕادەگەێنم لە ئێستاوە دەبێ بەرنامە ڕێژی بۆ ساڵی ئایندە بکەین ئەم هەڵمەتی 5 ملیۆن نەمامە بۆ ساڵی 2011-2013 ببێتە 10 ملیۆن نەمام. بۆ ئەو مەبەستەش پێویستمان بە بایەخدانە بە نەمامگەکانی کوردستان. من لێرەوە دەڵێم بە هەر سێ پارێزگاکەی کوردستان و بە ئیدارەی گەرمیان پێشبڕکێ بێ لە نێوان خۆتان وەکو حکوومەت ئێمە دابینی پێویستیەکان بۆ نەمامگەکان دەکەین. نەمامگە و شەتڵگە
لە ناوچە جیاجیەکانی کوردستان بۆ ئەوەی ئەمە ببێتە سەرچاوەیەکی بەردەوام بۆ سەوزکردنی دەشت و پێدەشت و شاخەکانی کوردستانی خۆمان. بۆ ئەم ساڵ وەکو دەڵێم 5 ملیۆن نەمام ئامانجمانە، ساڵی ئایندە دوو بەرابەری ئەوە و هیوادارم ساڵانی تریش بە هەمان شێوە ئەم کوردستانەی خۆمان شایستەی ئەوەیە وەکو چۆن جاران بەهارێکی بەردەوام بوو بیگەڕێنینەوە دۆخی جاری جارانی خۆی. لە هەولێری پایتەختەوە، لە سلێمانی و لە دوهۆکەوە، لە کەلارەوە هەمومان دەبینین خۆڵبارین بۆتە دیاردەیەکی وەکۆتوانم بڵێم مانگانە چەندین جار لە مانگێکە ڕوودەدا. 20 ساڵێک لەمەوبەر 10 ساڵێک لەمەوبەر ئەو حاڵەتە نەبووە. ئەمە نیشانەی گۆڕینی ژینگەی کوردستان و ژینگەی دەوروبەری خۆمانە. دەبێ پاراستنی ئەم ژینگەی خۆمان بکەین و ئەم ناوچانەی کە بیابانەکان ڕویان تێکردووە هەڵکشاون بەرە و ئەو ناوچانە هەوڵ بدەین ڕێگری لەو هەڵکشانی بیابانانە بکەین، ئەویش بە نەمام چاندن و بە سەوزکردن. دووبارە ئەم ئەرکە ئەرکی حکوومەت نییە بە تەنها، ئەرکی هەمومانە، هەموو تاکێکی ئەم کۆمەلگایە. میدیاکان دەتوانن دەورێکی گرنگی تیا ببینن، مامۆستاکان، کاکسەفین لێرەیە، وەزیری پەروەردە، کارێکی وا بکەین هەموو قوتابخانەیەک هەڵمەتی نەمام چاندنی خۆی هەبێ، هەموو منداڵێکی خۆمان، هەموو قوتابی و خوێندکارێکی خۆمان دەوری خۆی ببینن، مامۆستاکانمان ڕێنوێن بن بۆ ئەو مەسەلەیە. کاملی وەزیری ئەوقافیش بەڕێز وەزیری ئەوقافیشمان لەگەڵدایە. من هیوادارم لە پەیامی ڕۆژی هەینی خوتبەی جومعە، نوێژی جومعە، هەموو مامۆستایانی ئاینی و ئیمامەکان و خەتیبەکان پەیامی خۆیان بۆ پاراستنی ژینگە ڕابگەێنن هەمومان. ئەمە بزانین کارێکی گرنگە، نەک ئەمڕۆ هەر بۆ خۆمان و خۆشگوزەرانی خۆمان، بۆ ئەو منداڵە چاوگەشانەی کە ئەو سرودە جوانانیان پێشکەش کردین. لێرەشەوە من دەمەوێت بڵێم سەربەرزم لە مەخمورم، سەربەرزم لەم ناوچە عازیزەی کوردستان، هاتنی ئەو بەڕێزانە لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە، بەشداربوونی خۆم لەم مراسیمە نیشانەی بایەغدانە بە مەخمور و بە ناوچە دابڕێنراوەکان لە کوردستان. جەنابی سەرۆکی هەرێم هەفتەی ڕابردوو لێرە بوو، پەیامێکی گرنگی بە ئێوە ڕاگەیاند، پەیامی سووربوون لە باوەشگرتنەوە بۆ ئەم ناوچانە و بایەغدان بەم ناوچانە، هەروەها پەیامی پێکەوە ژیانی کورد و پێکهاتەکانی تر، کورد و عەرەب لێرە، کورد و عەرەب و تورکمانە ڕەسەنەکان لەم ناوچانە. حکوومەتی داپڵۆسێنەری باس ویستی بە پاکتاوی ڕەگەزی ئەم ناوچانە لە کوردستان دابڕێنرێ و کورد کاتە دوژمن لەگەڵ گەلەکانی تر و گەلەکانی تری عێراقیش کاتە دوژمن لەگەڵ کوردە. بەڵام بە هەوڵ و هیمەتی خەڵکی هوشیار و دڵسۆز و خەمخۆر، بە دڵنیاییشەوە پێتان ئەڵێم بە هەوڵ و خەمخۆری سەرکردایەتی کوردستان هەرگیزا و هەرگیز ناهێڵین ئەو مەرام و پیلانانەی بەعەس سەر بگرێ و ئەم ناوچانە هەر دەبێ بگەڕێنەوە باوەشی هەرێمی کوردستان و هەمیشە جێگەی پێکەوە ژیان و ئارامی و ئاشتی و ڕێزگرتن بێ لە یەکتر. بەڵێ ئەمە ناخی ئێمەیە، بەڵێ ئەمە پەیامی ئێمەیە، بەڵام لە هەمان کاتیشا ئەم ناوچانە لە ساڵانی ڕابردوودا دووچاری جۆرە هاو جۆر زوڵم و مەینەتی بوون و پێویستیان بە خزمەتکردنی زیاتر هەیە. من سوپاسی قایم قامەکەم بۆ وتەبەڕێ باشەکانی وتە بە پێزەکانی. بەڵێ ساڵی 2011 حکوومەتی هەرێمی کوردستان لە بودجەی وەزارەتەکان و پەرەپێدانی پارێزگا و بودجەی تەواوکەرینە 58 ملیار دیناری بۆ پرۆژەکانی مەخمور سەرف کردووە. بە دڵنیاییەوە پێ دەڵێم بۆ ساڵی ئایندە دەبێ زیاتر بکەین و زیاتریش دەکەین، نەک هەر بۆ ئێرە بۆ ناوچەکانی تریش کە بە ئەرچی سەرشانی خۆمانی دەزانین سەرباری ئەوەی کە ئەولەویاتمان زۆرە بۆ شار و شارۆچکەکانی تری کوردستان، بەڵام ئەم ناوچانەش ئازیزن بەشێکی گیانەکراون لە کوردستانەکەی خۆمان، بەو توانە و دەرامەتی هەمان بێ لە خزمەتتانە دەبین.
دەزانم لەگەڵ جەنابی کاک مەسعود کۆمەڵێک باستان کردبوو ئەویش زوو ڕایسپاردین بۆ بە دوواداچوونی ئەو بابەتانە بە دڵنیاییەوە بەم زوانە مەسەلەی خەستەخانەکەتان متابعەی جدی بۆ دەکرێت دکتۆر مەجید کە وەزیری تەندروستیە لە بەغدا متابعەی بۆ دەکا بەڵام بەلای منەوە سەرباری ئەوانە پرۆژەیەکی گرنگی تر هەیە بۆ ئەم ناوچەیە پرۆژەی ئاودێری مەخمور و قەراجە کە دەبێت دەست بەکار بین بۆی وەکاری بۆ دەکەین و هیمەتی بۆ دەکەینەوە لەگەڵ بەڕێز وەزیری کوشت و کاڵ لە دوای سەردانەکەی کاک مەسعود ئەو مەسەلەیەمان باس کردوێتەوە و متابعاتی جدی بۆ دەکەین من دەمەوێت ئەوەش بە ئێوە ڕابگەێنم کە ئەو بەرنامەی هەمان بوو بۆ پرۆژەی ئاودێری شەمامک کەوتە بواری جێبەجێکردنەوە لەم ماوە نزیکەدا ئیعلانی بۆ دەکرێت و زوو بە زوو ئینشەڵڵا دەست بەکارەکرێت لەسەر زەوی پرۆژە ئاودێریەکان گەیاندنی ئاودێری بۆ ئەم ناوچانە بۆ بوژانەوەی کەرتی کوشت و کاڵ خزمەتێکی گەورەی ژینگەیە خزمەتێکی گەورەی ئابووریە خزمەتێکی گەورەی ئەم ناوچە ئازیزەی کوردستانە دووبارە خوشک و برایان زۆر خۆشحاڵم پیرۆز بێ لە مەخمور پیرۆز بێ لە کوردستان بەرەو هەڵمەتێکی سەرکەوتوو بەرەو کوردستانێکی سەوز و ژینگەیەکی تەندروست بۆ ئەمڕۆ بۆ نەوەکانی ئایندەمان زۆر زۆر سپاسان دەکەم